هیچ مەصرفیشی ناکاینی ئەم نەشتەرگەریان ناکەن. جارە بەس دایکم و براکانم یارمەتی من جارەی چەند وەرەقەیەکی دێت زۆر 20 وەرەقە و 30 وەرەقە غەزاڵە گرانیشە من نازانم چی ئەو شتانەمان نەکردووە. خوا چەند جار بۆمان کۆ کردوتەوە دکتۆر، یعنی گوێمان نەیاوە تومانە قەی ناکە مهمەوەی ئەو ماڵی لێ تێک نەچێ چەند جار یعنی کە ئەچێتەوە ماڵەوە یعنی دوای نەشتەرگەریەکەش دەچێتەوە ماڵەوە مێردەکەی دشەکان هەمووی تعلیقی لێن قسەی پێڵن وەڵا سەقەت بی وەڵا لێ وای لێ هاتووە یعنی ئەنواعی قسەی ناشرینی پێ ئەڵێن یعنی بەڕاستی من یعنی وام لێ هات جارێکیان بەدایک و باوکی وت وتم ئەم مێردی ئەم کچەی من ئەگەر ئێوە باشیەکەن یعنی باشە ئەگە باشی ناکەن من کچەکەمە هێنمەوە بەڕاستی یعنی بێزار بووین لە مۆزعە هەر ئەیان و باشە بێت هەر ئەیان و ئێمە کوڕەکەمان بە نازداری بەخێو کردووە و هەرچێکی ویستۆ بۆمان کردووە و ئەوەی داوای کردو بۆمان کردو بوویەوە داوا لە مکات و ئێمەش یعنی بێزار بووین لە وەزع یعنی بەڕاستی یعنی نازانین چی بکەین یعنی وام لێ هاتووە بتم بە جابنەوە لەوە باشترە کە ئاوا بۆ وەزع ژیان بەرنە سەر. جام حاڵەتەکەی خۆی زانێت چرا خانەزانین تو حاڵەتەکەی تۆ چی ئێستا ینی لەلایانی دەرونی و چی فێڵێن وەسواسیە یاخود هەوەس یا حەزکردنە بە جوانکاری سا هەیە هەر حەز بن بازارکردنەکە هەرچێت جلەکەڕ کوێ کاتەوە کوێ کاتەوە بەسەر یەکاتداێنێ هیوایە حەز بە قەنەفە کڕین و نازانمەوەکە هەیە تووشی وەسواسی وەرخەریکی دەشتن و خۆشتنەوە لە حەمامە مێنێتەوە هەر یەکە بەشتێکەوە ئەمەی تۆ خوشکە بە ڕێزەکەم پێڵێن وەسواسی ئەگەر چارەسەری خۆت نەکەی ئەگەر لە خاڵێکان نەوەسا خۆیان فکرێ ئێستا تۆ چونکە بڕوا و بەخۆت نییە و ئەو فکرێ لە مێشتا دووبارەیە تەوانی تووشی گەژی و ناڕەحەتی دەکا هەتا ئەوەکو عملیاتەکەکەی کە عملیاتەکە و کردبووە ماوەیەکی کەم مرتاح حەبی نەفسیەن بەس یەکێ قسەیە بکە یەکێ تعلیقێکی لێ بە یەکێ ملاحەزەیە بە هەمانش دروستە بێتەوە ئەمانە من لێو ناشارمەوە نازانم تۆ لە ئەنتەرنێت بۆ ناچی حەزەکەی من چەند حاڵەتێکی بۆ نێرم ئەمانی عملیاتیان زۆر کردووە شێوەی دەموچیان گۆڕاوە هەر شێواون ئەو نازام تۆ مناڵێک بووە بە طبیعی و بە عملیات و نازام لەرزایکی شارەزایی هەیە ئەو ئافرەتانەی کە بە عملیات ئەوە نییە بە عملیاتی قەیسەری دوای دوو مناڵ سێ مناڵ ناڵێن ناویتر مناڵ بێ پێستی سکێ ڕەحمێ تەحەمولی ناکە ئەخواگەر دەموچاوی جوایە کێڵە سبێنی دەموچاوی ناشەوێت لوتە بە نەوعێکی تر لێ نایە من هەر بۆ ئەو حاڵەتەس بۆ تاکید بە چکە من شارەزاییم نەبوو بەڕاستی من بە پزیشکەکەوانێ ئەوەی جوانکارێکی بۆ کردبووی پەیوەندیم کرد ئەزانی چیوت گوتی دنیا هەستێ پارەی دنیام باتێ من نەشتەرگەری شەشەمی بۆ ناکەم لەبەر ئەوەی تەحمل ناکە ئەو پێستە تەحملی ئەوە ناکە ئەوە عملیات و نەشتەرگەری و ئەوەندە من چەقۆی تێکەم و نازام سیلیکۆنی تێکەم و دەری بێنەوە ئەڵێ من تەحمل ناکەم و ئەترسم دوایی تووشی شتێک بێسا هیچ عیبی نییە با بڕوا لوجنەی طبی بێنێ با بڕوا خۆی عەرزکە ئەگەر بێت و یەک کەس وتیان عیبێک لە عملیاتەکە هەیە ئەڵێ چەند برادەرمان هەیە چەند کەس چووە وتێتی عملیاتەکە و نەشتەرگەریەکە و سەرکەوتوو بە کێشت نییە بەڵام تۆ قەنەعەتت لا دروست نابێت زەمان چییە عملیاتی شەشەمی ژەکەیت و حەوتەمی ژەکەیت و هەشتەمی ژەکەی تۆ ئەو قەنەعەت لا دروستە بێت مێردەکە و ڕازیە بێ کێ ئەڵێ هەتاکی تۆ بەردەوامە بی ئاخر کاک دکتۆرگیان من مێردی خۆمە ناسم خۆشمەوێ لەگەڵ دژەکانمە قسە ئاکەن قسەم پێڵم گاڵتەم پێکەن لەن تۆ لێ وای لێ هاتوو ئەستور بووە بۆ نمونە لوتە کونەلوتەکانە گەورە بووە هزار توانجم لێ ئەکرن لەگەڵ مێردەکەمە مێردەکەشم لە قسەی ئەوان دەرناچی گوێ بە قسەی ئەوانەگرێت قسەم پێ ئەڵێ ئەی من چی بکەم کاک دکتۆرگیان قسەم لەگەڵ دایک و باوکیشمان کردووە ئەبێ ڕێگە چارە سەرێکم بۆ بدۆزنەوە بۆی تەجمیلی شەشەم کەم بۆی جوانکاری بۆ شەشەم کەم بۆ جارێکی تر بۆ کونەلوتەکانم چونکە ئێستا کونەلوتەکانم زۆر ناشرین بوون لێوم تێک چووانی ئەوان گاڵتەم پێەکەن منیش حەز ناکەم تەلاق بدێم مناڵەکەم گوناحە ئەی دایکم و باوکم ئەو کاتە باریان قورسترە بێت وەڵی دکتۆرگیان ئەفو ئێمە یعنی کێشەمان پارە نییە ئەم کچەمان هەیە ئێمە بە براکانی بۆ باوکی هەرچۆنێک چی داواکاری هەبێت کێشەمان نییە بەس وەڵی بۆ جوانکاری براکانیش و باوکیشی و تویانە ئێمە حەقی ئەمەمان نییە تەنانە من یعنی ئەگەر کێشەیەکی خۆی هەبێ بۆ سیحەت ئەم هاوسەرەکەشی وەسواسە من قەرزی بۆ ئەەکەم یعنی بەڕاستی من ئەچم قەرزی بۆ ئەەکەم و ئیشەکەی بەس بۆ جوانکاری یعنی ئێمە لەوە ئەترسین دکتۆرگیان وەکو وتێ تووشی بەڵایەک بێ دەموچای ئەوەنە تەجمیل کات تێک بچێ دوای هەر ئەبێ بەگاڵتە چی ئەوانی کە ئەڵێ ڕادشەکەم و هاوسەرەکەم دەڤیدۆم حاضر کردۆهی ئەوانەی ممەسیل وەکتەر نەدەم خەڵکی ترنوانە کە دەموچاویان لە کاتی نەشتەرگەریە تێکشوە آخر شت کچی من وەڵاوی کە من ێسا بیرم کەوتەوانە ئەو گۆرانی بێژەی لوبنانیە سووریە جۆرج وەسۆ کوڕەکەی بە نازانم نەشتەرگەری چیان بۆ کردووە مەعیدەی بچووکەنەوە نازانم چی مت لەژێر نەشتەرگەری خۆ مەعیدە چیشە
يا اخي خۆمەعیدە لە ناوە یعنی ئەگەر شتێ بێ باشە ئەی تۆ تەسەور کە دەموچاو خۆمەعیدە چۆنێک بێتوانی بەجلی شاریتەوە ئەی دەموچاو چی لێەکەی خۆ دەموچاو چی خۆنەوە بەم شێوەی خوانە خواسە ئێستا هیچ عیب نییە کچی من ئەبێت تۆ ئێستا کۆنتترۆلی خۆت بکەی من نازم هەتاکەی تۆ بەردەوامی لەسەرەوە ئەم کچی من هەر پێش ئەوە یعنی کە ئەو کاتش باوەڕێکی کە شووی کرد ئێسامە پیاوەکەی چارەسەر کرد یعنی واسواسە لە هیچ شتێ رازی نییە ئەم یا پیاوەکەی یعنی ئەو کاتێک کە هینە مێردەکەش ئەمیش تۆزی واسواسیە بەس مێردەکە زیاد لە حەد یعنی ئەو کاتی کە من لەگەڵیانە ئەڕۆشتم بۆ شتکڕین و ئەوە لە هیچ رازی نەبوون یعنی تەنانەت کاتی کە شووی پێکەچوینەتە هەولێر و لە سلێمانی حەچی زەڕەنگەرە گەڕاوین لە هەولێر گەڕاوین یعنی هیچ ئەو قاعانی کە 50 قاع ئەگەڕان یعنی هیچیان بەدڵ نەبوو بەڕاستی ئەبێ تۆزێ بیر بکاتەوە یعنی تەواوی لەسەر ئەوەش رازی نەبووی توتە مێڵە مناڵە ببێ آخر دەوا بوون یعنی نازانین یعنی بەڕاستی ئێمە چی بکەین